باف لە هەوابن بینەرێن کوردستان 24 بەرنامەیە نیوەی کۆمەڵ نیوا جڤاکێ دەست بێتکە هەر ڕۆژێ ژنەکێ بە تەمامێ جڤاکێ ددەنە ناسکردن پلان و بەرنامەیەن کاندیدێن ژن ji bo Parlemanê Iraqê çine dikarin jinên Kurd li Parlemanê Iraqê havkêşeyan biguherin dikarin sîstemê hikûmraniyê û tevahiya rêre û arasteyan biguherin di destê wan da çi heye ji bo xizmetkirina gel û welat û standina heq û mafên me yên destûrî û yasayî erê civakê Kurdistanê bi jin û mêran ve bawerî bi jinan heye ku biçine gupîtka desthilatê û hemû arasteyan biguherin êdî ev pirsyar ji bo hewe ye hûn bersivê didin em jî li vê derê planên jinên Kurd bu hatînin ser ekranê di bernameyê Nîva Civakê digel îman derbas. Nûkê Amêl Kulîja Perwerdeyê Zankoya Salaheddîn ew cihê ku diktura Nehla li vê derê dersan dide te qutabiyan. Em dixwazin di nav kamposê bigerin nêrîna qutabiyên wê li ser mamostaya wan werbigirin ji wê çi bendewarin çi hîviyekê dikin çawa mamosta Nehlayê dibînin ji wê bi xwe jî bipirsin çi bû sedem ku wiha li wê biket ji mamostabûnê êdî biryarê bide xwe kandîd biket û biçîte Parlemanê Iraqê dikare li wê derê yekem car li ser astê perwerdeyê li Herêma Kurdistanê û bi giştî li Iraqê çi destkefteke ji bo qutabiyan bi dest bixe em ê van pirsan ji wê bikin. Diktora Nehla keyxweş bûm digel te me destpêkê dixwazim bizanim yanî te çima xwe kandîd kir Diktora Nehla kiye bi rastî jî tu bawerî dê bikaribî vê qonaxa zehmet derbas bikey û ser bikevî? سپاس ئیمان خان سپاس بینەرانێکی 24 خۆشەویست بەندە پرۆفسۆری یاردەدەر دکتۆر نەهلا قادر محەممەد حارسەفەندی کاندید بە ژمارە سیویەک لە بازنەچاری شاری هەولێری خۆشەویست خۆشحاڵم بە هاتنی ئێوە بۆ کۆلیژەکەمان لەوەی لە نزیکەوە ئاشنا بن بە لەگەڵ قوتابیان لەگەڵ مامۆستایانی ئێرە و چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندن و کارکردنمان لە شوێنی ئەکادیمیمان بەندە وەکو کە کاندید کراوم بۆ پەرلەمانی عێراق بە تایبەت لەبەر چەند هۆکارێک بووە لە بەوەی کاندید کرامە من کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم بە شانازیەوە کە دەیڵێم جێگای شانەزیە بۆ ئێمە کە ئەو متمانەمان پێبەخشرا و بەنا بەخوا متمانەی خۆمان بە خۆمان و بە حزبەکەمان ئینشاڵە هەر سەر دەکەوین بەڕێی من وەکو پرسیاری جەنابتان کە دەڵێ ئایا سەردەکەوی یان سەرناکەوی خۆی هەموو کارێک کە ئێمە دەیکەین ئەبێت پلانی هەبێ بەرنامەی تۆکمەی هەبێ بۆ کارکردن لە هەر بابەتێک من بە حکمی ئیشی کاری ئەکادیمیم لە زانکۆی سلاحەدین و کاری ڕێکخراوەییم کاری حزبیشم من وەکو ئەندامی پارتی دیموکراتی کوردستانم ئەندامێکی دڵسۆزی ئەو پارتە کە خاوەن بیر و باوەڕێکی بەهێزین خاوەن خەباتێکی 75 ساڵەین کە بۆ خەباتی ئەم ڕێبازەی کە هەمومان بۆ تێدەکۆشین وەکو ئەکادیمیەک من پلانمان بۆ پەرلەمانی داهاتووی عێراق پلانمان ئەوەیە کە کار لەسەر هەموو چین و توێژەکانی کوردستان و عێراقیش بکەین. باشە دکتورە نەهلا یعنی چ بوو سەدەم و تو جرعەت بکە وەکە ژنێکێ ئێدی لە کوردستانê biryarê bidey derbikevî û biçiya Parlemanê Iraqê çi welte kir kê cur'et date yan te bixû ew biryar da yan kesên dewrûberî te tu handayî çi bûn sedem yanê بە دڵنیایی وە پاڵپشتی دەوروبەرەکەم زۆر گرینگە بۆ ئەو کاندیدکردنەمە پاڵپشتی بۆ من تا گەیشتمە ئەو کایە پاڵپشتێکی زۆر لە خێزانم هەبووە لە بابم لە داکەم لە خوشک و برایەکانم لە مامەکانم و لە خاڵم ئەوانە پاڵپشتێک وەلو ئەوەی لە سەرەتای ژیانمەوە باوەڕم بە یەکسانی جەندەر هەیە کە ئەبێ ئافرەت و پیا و شان بەشانی یەکتری هەموو کارەکانیان ماف و ئەرکەکانیان جێبەجێ بکەن بۆیە من وەکو ئەو بەهێزبوونەی متمانە بەخۆبوونەوەکە
لە خودی خێزانەکەی خۆم وەرگردێ پێش هەموو شتێک دوایش لە وەکو کارکردم لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەواڵان و ئەندامان و کادران و ئەوەی دەوروبەری خۆم کە کارم لەگەڵی کردیە پشتیوانی بەخوا لەوانە وەرم گرتووە ئیتر گرنگی ئەوەیە بۆ چوونی من یەکەم جا خێزان وەکو پاڵپشتێک بۆ ئافرەت من ئێستا ئەو متمانەی بەخۆم هەیە لە منداڵیوە لە بۆم دروست تا پلانکردە گەوە تو دەرچی ببیە پەرلەمانتەر کیژان لیژنەیەدا جێ بگیری لە پەرلەمانی عێراقی؟ وەڵاهی خۆی لیژنەکانی پەرلەمان زۆرن بە حدودی وەبزانم ئەگەر ژمارەکەی وەبزان 29 ئەگە هەڵای نەبم ئەو لیژنانەی کە بۆ دستورە و بۆ یاسا ئەوانە ئەبێ تایبەت یاساناسی تێدابی بەڵام ئەوەی من کە لە نزیکە لە پواری پسپۆری خۆم و کارکردنی مەدانی و ڕێکخراوەیە من لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا دەتوانم کاری تێدا بکەم لیژنەی خزمەت گوزاری هەیە وەکو لیژنەکە کە تایبەتە بە وەزارەتی گەیاندن کە سپۆری خۆم لەو بوارەیە لە هەردوو مەسەلەیاندا هەم گەیاندنی هەمژی پەروەردەی عێراق بە درێژە هەیە 100 ساڵانە دکێشەین گەلێکن قوڵدایە تو دکاری ڕوڵێکی وەها بگێڕی کوژە هەفکێشەیان تشتێکی بگۆڕی لەسەر ئاستی عێراقی بتایبەتی من هەر کارێکم کردیە سەرکەوتنم لێ دیتیە لە هەر نزیکەی 30 ساڵە ژیانی ئەکادیمی و ڕێکخراوەییم ئاستەنگ هەیە بەڵام ئێمە کۆڵ نادەین بەرامبەر ئاستەنگەکان و هەردەم سەرکەوتو دەبێت من دڵیام یعنی ئەگە کار جدی بکەین لە پەرلەمان بە هاوکاری هەموو ئەندامانی فراکسیۆنی خۆمان وەکو پارتی لایەنە کوردەکان بەگشتی لایەنی فراکسیۆن ئەکید ئاستەنگ دەبی هیچ شتێک بێ ئاستەنگ بێ من لە سەرەتای لەدایک بوونمەوە کە لەدایک بووینە تاکو ئێستا هەر ئاستەنگ هەبوو لە ژیان بەڵام خۆڵمان نەداوە بۆ نمونە مەتەلە من لە ساڵی 2005 تا 2009 ڕووم لە زانکۆی بەغدا کرد بۆ خوێندنی ئەو تایبەتمەندێکی هەیە چونکە لە زانکۆی خۆمان ئەو تایبەتمەندیە نەبوو کە لە بواری فایبەر ئۆپتیکس ینی خوێندنی لێ بکەین ڕووم لە شاری بەغدا کرد لە زانکۆی بەغدا ئەو کاتە فڕۆکەخانەش لە هەولێر نەبوو ئێمە هاتوو چۆمانە کرد بە ڕێگای سیارەی ینی ئەتیادی تەکسی تەمام ینی من وێرە فام کرد و هیچ کارێک بێ ئاستەنگینینە بەتەکید ئاستەنگی زۆرن ئیرادە دکارەوان ئاستەنگیان ji هولێڕاکە لە کێلەکە ئیرادەیە حەسکردن هاندان باوەری بخۆبوون بەتەکید هەروەها پاڵپشتیا دەوروبەر لەوێ دەرێ بداوی ناهێتن ئەفتەنێ لەسەر کارێتە بوو لە زانکوێەوە کە مامۆستایەک ما بتەرە ئاخەوی توکی لێ ji virûşonda em dixwazin bizanin tu ji kîjan derê derketî ew dera tu diçiye tu dê li wê derê çi bike digel me طبعا یەکێکە لە مامۆستاهرە چالاکەکان طبعا هەر لە ڕووی چالاکی خودی خۆی یاخود ئەو چالاکی زانستیانەی کە لە بەش خۆمان هەمانە طبعا بە تایبەت لە لێژنەی زانستی و خوێندنی باڵا کە بە ڕێزیان بڕیاردەری لێژنەکەن زۆر قۆناغی سەخت کە پارەکە لە ڕووی خوێندنی باڵا هەمان بوو طبعا بە دەست پێشخەری جەنابیان و بە جم و جۆڵی جەنابیان توانیمان زۆر ئاستەنگ تێپەڕێنی دکتورە نەهلە محەممەد قادر ڕۆڵێکی گرنگ و ئەکتیڤی هەبووە لە بەرەو پێشبردننی باری زانستی و پەروەردەی قوتابیانی کۆلێژەکەمان هەم بووەتە هاندەرێکی دەرەچیش بۆ قوتابیان و بۆتە هاوڕێیەکی نزیک بەشداری کردووە لە تەواوی کار و چاڵاکیەکانی قوتابیان و تایبەت بە بەرەو پێشبردننی قوتابیان و گەشەسەندنی قوتابیان هەم بەرزکردنەوەی ئاستی زانستی و ئاستی پەروەردەی بە کەسێکی ڕووخۆش و گرنگ ناسراوە لە کۆلێژەکەمان هەموو قوتابیانی بەشەکەی و قوتابیانی تریش خۆشیان دەبێت و لەلایەن کەسێکی ئازیزە دکتورە نەهلا ژیانێدا gelek cara اختیار bi mirovî nîne yan guhertina jiyanê cihê jiyanê bi destê mirovî nîne mumkin e hendek şert û merc hebin wextê mirovê mezin lêgava mirov biçîk bîtin zarok bît ne bi îrade ne bi xastek ne bi heskirina miroviye hûn li dîwaniya jiyan wekî malbat paşî zivrîne ve hewlêrê te çima dîsa helbijar biçiye Bexdayê bixînî li wê derê têkelî digel ferheng keltûrên cuda gelê cuda zimanê cuda ji bo jineka Kurd zehmet nebû tu çi jê fêr bûyî
چونکە من کە ئاوارەی شاری دیوانێ بووین ساڵی 1970 وەکو خانەوادە من ئەو کات تەمەنم 5 ساڵە بوو چونکە من لەدایکبووی ساڵی 1969 ئەو کات گچکە بووم بڕیار لە خۆمەوە نەبوو کە بچمە دیوانێ و گەڕانەوەش هەر لە عینی بڕیاری من نەبوو بەڵام ماوەی 10 ساڵ لەوێ بووم قۆناغی سەرەتاییم لەوێ تاوا کرد قۆناغی ناوەندیم لەوێ هاوڕێی زۆر نزیکم هەبوون تا ئێستا بەردەوامین لەگەڵ یەکتری لە کۆنتاک و هاوڕێتی ئەنجە بەعزێکیان هەیە لە شاری دیوانێمایە هەندێکیان لە دەرەوەی وڵاتن هەندێکیان چەند ساڵی بووی گەڵا توێ بەغدایە بەلیسا کە چوومە بەغدا من ئەوەختە مامۆستای زانکۆ بووم ماستەرە تەواو کرده بوو لە ساڵی 2005 تا 2009 ئەو 4 ساڵە بە بەردەوام هاتو چۆم کردی دایکیش بووی ئەو کاتە دایک نەبووم ساڵی یەکەم لە دکتۆراکە بەس دوای ئەو ساڵەکەی خوا قسمەتی کرد و بووم بە دایک دایکایەتی و مامۆستاتی خوێندن تەڵەبایەتی لە ئالیەکێدی تێکەڵبوون دەگەل جوواکێ جودا کەلتور و زمانێ جودا دیسا دخوازم بزانم ji بۆ ژنێکە کورد ئاسان بوو وەڵاهی ژنی کورد بەعام خۆی ئافرەتی بەهێزن هەمویان بە ڕێزم لۆ هەر هەموو ئافرەتی کورد هەیە کە ئێمە دەبینین ئەو ئافرەتانەی خەباجێرن لە ڕێبازی ملەتی کورد و ڕێبازی بارزانی ئافرەتی زۆر بوێرمان هەیە لەو مەجالە بە تایبەتی لە خودی شاری هەولێر لە ئاستی کوردستانی خۆمان و هەر چوار پارچەی کوردستان بۆیە من دەڵێم بەهێزی ئافرەتی کورد لە خودی خۆیەتی کەسایەتی خۆی من نابینم ئەو زەحمەتێک کە وەکو دایک وەکو ئافرەتێک وەکو خانەوادێک بەڵام بە تەنها ئەوە ناکرێتن من کاتێک چوومە بەغدا بە ویستی خۆم بووم بۆ ئەوەی تایبەتمەندێکی دەگمەن بخوێنم کە لە زانکۆکەم نەبوو و تێکەڵاویم لەگەڵ ئەوانی کە لە قۆناغی مەرحەلەی دکتۆرا بوون لەگەڵ هەمووی مامۆستای زانکۆ بوون یاوەتە لە وەزارەتی پەروەردە خاوەن ماستەر بوو مادەم ینی چاوە بوو تو هاتیە بە هەولێرێ پشتی تو هاتیە هەولێرە ژیان سەدە چاتە گوهڕین لە کاتی دکتۆرا پشتی تەوا من کە کاتی ینی کە لە دکتۆراشم ئێمە سیستەمێکمان هەیە لە زانکۆ مامۆستا مۆلەتی خوێندنی پێدەدرێ مۆلەتی خوێندەکە تەنها ساڵ یەکەمە دەچیتە کۆرسات هاتو چۆەکە و بەڵام ئێمە پەیوەندیمان ناپچرە لەگەڵ زانکۆ یعنی التیزاماتی وەکو مامۆستا هەر دەیکەی ئەوە سیستەمەکە لە خوێنی باڵا هەیە چونکە ئێمە لە ناو بابڵێن عێراق بووین وەکۆینێ لە دەرەوەی وڵات دا ببڕێتن ئیتر ئێمە بەس تەنها ساڵ یەکەم لە کاتی کۆرسات بابڵێن تەفەڕوغێکی کولی پێدەڵێن کە نەدەهاتی ناوزانکۆ بەڵام دوای ئەوە ساڵ یەکەم دوای ئەوە 3 ساڵی ئەخیری ئەمە هەر بەردەوام یعنی وەکو مامۆستاش ئیشی خۆمان دەکرد کاری خۆمان لە ناوزانکۆ و بەردەوام بووین لە جبلی خواندنە ئەکادمی تو لە بەغدایە دناف وی مجتمعەیە جودا زمانێ جودا ملەتێک نەتەوەیەکی جودا تو چ فێر بووی وڵاهی من خۆم نمدیت غەریبم لەنا ئەو کللتورێکی هەیە لەوێ لە ئەوانی زمانیان جودایە چونکە باگراوندێکی پێشترمان هەبوو ئەوەی کە پێکەوە ژیان لەگەڵ نەتەوەی عەرەب و نەتەوەی دیکە لە وێندەر خۆم بە غەریب نەدەزانی یعنی چونکە لەبەرەوەی زمانەکەمان نزیکترین کۆنتاکە و لەگەڵ یەکتری ئاسان بوو و منیش بەڕاستی لە ئەو ستافەی کە لەگەڵیان بووم بەڕاستی خۆم هەر حەسم کرد لە ناو خانەوادەی خۆمم بەڕاستی زۆر ڕێزیان لێ دەگرتین و وەکو ئەکادیمیەکانی زانکۆ ئەم دەبینین مەسەلا کوتا هەندێک ژن ژێ بەحەز دەکەن لە عێراقێ و لە کوردستانێ نیعمەتە هەندێک دەبێژن نیقمەتە تو چاوا دەبینی یعنی کوتا شیایە حەز و خواستەکە ژنە عێراقێ بگشتی پێک بینیتن لە پەرلەمانێ وەڵام من بە بۆچوونی خۆم وەکو تاکە کەس حەزەکەم چونکە داوای یەکسانی جێندەر دەکەم حەزم لێ هەر ئافرەتێک بە توانای خۆی ینی منافەسەی لەگەڵ با بڵێن پیاو بکە بەڵام وەکو سیستم ئێستا کە هەیە لە عێراق و لە کوردستانیش مەثەڵ ڕێژەکەی لە عێراق 125 لە کوردستان 100 ئەوە سیستەمە و پەیڕەو کرایە ئەبێ ئێمە ئەوە مەرحەلەی یەکەممانە با بڵێ لە بۆ تاکو ئافرەت بێتە پێشەوە بەڵام لەوانەیە لە قۆناغی تر ئەوە نەمینێتن یعنی من لەگەڵەوە نیم یعنی کە ئەو کۆتایە هەران ئەگەر ئەو کوتا نەمینیتن تو باوەری ژن بکاربن لە کوردستانێ سەدا سیوێک لە عێراقی سەدا
25 یا وان کورسیان بەدەست بخن بوومی ناکەس بێژم ji سەرجەمێ 329 کورسیên پەرلەمانی عێراقê خوڵا ڕابردوو بقاسی 73 ژن کورسی وەرگرتن حەقیوان 83 لێ 73 ژن چوونە پەرلەمانی یعنی ئەگەر ئەف کوتا نەبیتن ممکنە هەندە ژن بە حەقی خۆ بباوەریە دەنگێ گەل بچنە پەرلەمانی یعنی ژنە ئەو پێگاه ئەو باوەریە ji bo mujtemعî çêkiriye yan mujtemعî ew bawerî bi jinê daye ku bi heqê xwe bi dengê gel bê kuta biçîte perlemanî بە بۆچوونی من بەڕاستی لەو قۆناغی ئێستا ئەو قۆناغی هەستیارێک کە عێراق بەگشتی تێدەپەڕێ من ناڵێن کوردستان چکە ئەمە بەشێکین لە عێراق بە بۆچوونی من ئەو ئێستا ناتوانین بەبێ کۆتا ناتوانین بڵێ بەبێ کۆتا پێویستە لەو حاڵەتە کە لەو بارودۆخە سیاسێک کە عێراق پێی دێتە بەڕێ کوتا باوەریە ژنان bi nefsa wan kêm nekiriye xewnên wan biçûk nekirine بۆچوونی من لەسەر تاکە کەسەکەی دەمێنێ ئایا چەند خۆی کەسەکە باوەڕی پێ کە کۆتا کەمیە کاتەوە یان زیادێ کاتن کۆتا تەنها ڕێگایەکە ڕێخۆشکەرەکە بۆ ئەوەی چەند ئافرەتێک بێتە پێشەوە بەڵام خودی ئافرەتە خۆی کە کاندید دەبی بۆ پەرلەمان کەسایەتی خۆی ئەوە متمانە و باوەڕی پێدەدا زیاتر نە کۆتایەکە با بڵێن مەژ دکتورە نەهلایە پرسی کە دژیانە وێدا چەند گوهارتن چێبوونە وان گوهارتنە چ گوهارتن لەسەر کەسایەتیاوێ چێکرد ji vir rûşunda êdî ji hewe dipirsin weke civak erê hûn amade ne dengê xwe bidene jinekê eger dengê xwe bidin bendewariyên hewe ji jinekê li Perlemanê Iraqê ku me dunyayeke kêşeyan li gel heye hêjî zêdetir ji 5 madeyên destûrê hene ev welate cêbecê nake tenê gava ew dixwazin di berjewendiya xwe de dixwazin wê çaxê cêbecê dikin em ê ji vir derkevin bikevine nava gel dengê wan zêdetir bibihîsin bi taybetî ji te dipirsim weke zilamekî Kurd kurekî Kurd erê tu amadeyî dengê xwe bide jineke Kurd ئافرەت چی لە پیاوکەمتر نییە زێ شانازیە لە بەرۆگە ئافرەت نەبی ژیان نابێتن ژیان بە ئافرەتەوە مەربوط بە یعنی هەردوو ژن و پیا و پێکەوە هەردووچان تەواوکەر یەکدینە لە هەموو بابەتە و ئیش و کارەچی هەتا بگرە باپیرە نەجارنەوە باپیرم لە گوندی بوونە لە چیای بووینە ئەو ئیشی ئافرەت کردیتی شان بە شانی پیاوی لێرەش لە پەرلەمان عێراق بی لە هەر شوێنێک بیتن ئافرەت ئیش و کاری خۆی مقابلی پیاوی دەکاتن بەرێ زۆر تەبیعیە ئەو خوشکە بە ڕێزانەی لەسنە پەرلەمانی عێراق ئەوان زیاتر خۆیانمان دەکەن لە پیاوەکان لەبەرەوەی ئافرەت زیاتر شارەزایە لە کێشەکانی ئافرەتان و منداڵان بەخۆی داکۆچی لێ بکاتن باشترە لەوەک لە پیاوەشی پیاوە بیکاتن. li qeratêne ev xanime kandîde lêser bazineyê Hewlêrê êdî xelkê qeratê biryarê didin ka vê xanimê bişînin Perlemanê Iraqê yan ne pêwîstiya wê bi dengên we ye erê hûn jî amade ne dengê xwe bidin lê pêşî hûn biryarê bidin ka em ji wê bipirsin ew dê ji bo hewe li Perlemanê Iraqê çi bike tê çi bike سپاس ئیمان خان من وەکو کاندیدێکی شاری هەولێری خۆشەویست شاری قەڵاو منارە ئەوەی کە لێرە دەیبینین شاری هۆلاکۆ بەزێن بەڵێنەکانم بە کردار دەیسەلمێنم لۆ خەڵکی خۆشەویستی شاری هەولێر ئێمە لە سەرەتای کاندیدکردنمان هەستایم بە وت و وێژ لەگەڵ چین و توێژەکان بە قوتابیان لاوان ئافرەتان خاوەن پێداوەستی تایبەت کاسبکاران دوکانداران هەر هەموو لە عەلوە لە سەوزە فرۆش لە میوە فرۆش لەوانە هەموو لە نزیکەوە ئاشنا بووین بە کێشەکانیان لۆی بتوانین ئێمە
نزیک بین لێیان بزانین چۆن چارەسەری کێشەکان کرد هەرچەندە ئێمە بەڕاستی لە کوردستان کێشەوان نییە بەڵام هەر خۆشە بزانێ ئەو کەسێک کە کاندید دەنگت پێ دەدا یعنی هەست بە ئەوەکەی بکەی ئازاری بکەیت بە خۆشیەکانیشی هەروە چونکە ئێمە هەر ئازارمانەیە خۆشیشمانەیە خەڵکی کوردستان لە ئاسایش و ئەمنی بەرقەرار دەژین لە خۆشی دەژین خەڵکانێک تەمەنا دەکەن کە بێن لە کوردستان بژین و کاتی خۆیان بەسەر بن لەو قەڵا ئاوەدانێکی ئەمە دەیبینن ئێستا بە شانازیوە قەڵایەکی دەرینی شاری هەولێرە کەواتە ینی خەلکێ هەولێرێ کاسبکارێک میوە فروشێک دوکاندارێک کەسێکی کولی سەر عەرەبانێ دخەبتە یەکێک و وان دەران پاک دکە چما دەنگی خۆ بدەتە ji ber çi ji ber ئەوەی دەڵێم دەنگم پێ بدەم لۆ ئەوەی من کاندیدی پارتی دیموکراتی کوردستانم کاندیدی ڕێبازەکەم ماوەی 75 ساڵ خۆ نەچەماندنە ئێمە شاری هەولێر خەڵکی هەولێر پێش هەموو خەڵکێک دژی شەڕی داعش ڕاوەستا مەخمور کە لە سنووری شاری هەولێرە شەڕی هەموو جیهانی کرد لە بەرامبەر درەندەترین ڕێکخراویش ڕێکخراوی داعشە بەڵام خەلکی لەسەر ئاستی کەسی زۆر گلە و گازندەین هەی ji jiyana wan ya take kesî ji mafên wayên seretayî ji hatina wî bûceyê ku salane bi hêcetên cuda bexda bûceyî naşîne ئەوە کاری wan çi bikey ئەکید کاری پەرلەمانیمان ئەوە دەبی کە داکۆکارێکی ڕاستەقینەی مافی ڕەوای گەلی کوردستان بین بە تایبەتی لە بەشی بوجە لە بەشی ئاسایش لە بەشی ڕێژەی لە بۆ کە دابین کرایە بۆ پێشمەرگە ئەوانە داکۆکارێکی ڕاستەقینە دەبین لۆ کە بەڵێنە کاری لەسەر بکەین و کاری جدی لەسەر سەکتەری پەروەردە و خوێندنی باڵا کە ئێمە وەکو مامۆستایەکی زانکۆ کار لەسەر مافی ئافرەت دەکەین وەکو ئێمە کە ماوەی 5 ساڵ کاری ڕێکخراوەی وەکو دەستەی دامەزرێنەری سنتەری شاوشکا بووینە بۆ چالاکەی ڕۆشنبیری لە بۆ ئافرەتان بووە کاری جدی لەسەر ئەوەی دەکەین بۆ خاوەن پێداویستی تایبەت ڕێژەیەک لە دامەزراندنیان بۆ لە کەرتی تایبەت و حکومی دابین بکرێت لەسەر ئاستی عێراق و ببیتە بڕیارێک لەسەری بڕۆین بۆ کاسبکەران ئەو ئەمن و بەرقەرارەی کە هەیە لە کوردستان ئەوە هاندێرێکی باشە لۆ ئەوەی بازار ببژێتەوە ئەگەر بوجە هات بۆ بجەیەکی سابتمان هەبی وەکو کوردستان ئەکید بازار دەبژێتەوە و ئەوە کاریگەری لەسەر هەموو تاکە کەسەکی خەڵکی شاری هەولێر بە تایبەتی و کوردستان بەگشتی دەبیت باشە ji بۆ ژینگە هەیە چ پلانەکەتە هەیە بگشتی قەیرانە کێمیا ئاڤیە لە عێراق و کوردستانژی دنابدا هەیە کەش و هەوایەکی ئەو قاس پیسە و عێراق درێزبەندا وڵاتێن یەکەمیندایە و ئەف خەلکە ئەزووتود بووینە قوربانیا پیسیاوی هەوایی تو شارەزای دویواریدا بیاساکردنا پاراستنا ژینگە هەیە هەروەها تەڤلیبوونا عێراقە دگەل وڵاتی نیڤدەولەتی ji بۆ ڕووبڕووبوونا مەسەلەیەن ku ڕۆبڕۆی ژینگە هەیە دبن و پیسیە و خراپیە پلاناتە چییە؟ وەڵاهی من وەکو داکۆکارێک لە وەکو پشتگیرێک لە ژینگە پارێزەرانی کوردستان کە کارم لەگەڵ ڕێکخراوەکانی NGOش کردی ئەوەی تایبەتن بە ژینگە پارێزی کاری سەرەکیمان ئەو ئەزمونێکە لە کوردستان هەیە و لە هەموو شوێنەکان داکۆکی لەو بابەتە بکەین یعنی ئێمە بێ لە خانەوادە لە ماڵەوە لە منداڵیوە نەوەکانمان فێرە ژینگە پارێزی بکەین لۆ ئەوەی ئەو ژینگەی ئەو هەوا و کەش و هەوایەکە هەیە بیپارێزین چونکە ئەگەر لە خودی خۆمانەوە دەست پێنەکە ئێمە ناگەین بە ئامانج بۆ ئەوەی ژینگە پارێزێک و ژینگەیەکی پاک و تەندروست بۆ هاوڵاتیانی کوردستان و عێراق بپارێزین ئەیدی لەوێ دەرێ ئەوە دگیرفانە vê xanimêda bû di plan û bernameyên wê da bû ew ê çi bike erê hûn qanehkirin wekû dengder dengê xwe bidin wê hewa fam kir êdî biryariya hewa ye li vê derê û li qeratê xatir dixwazim bi bernameyekê din digel kandîdekê din plan û sibarûja wê dê çi be ji bo xizmetkirina gelê welat li Parlemanê Iraqê dê çi be dîsa bi hev radibin dem baş.